الله أكبر الله أكبر الله أكبر أيها الشعب العراقي العظيم. بەرەبەیانی ڕۆژی 2 ئابی 1990 لە ئۆپراسیۆنێکی نهێنی و ڕانەگەیەنراودا نزیکەی 100,000 سەربازی گاردی کۆماری عێراق پاڵپشت بە دەیان فرۆکە و 700 تانکی پێشکەوت و سنووری کۆیتیان بەزاند و بە چەند کاتژمێرێکی کەم ئەو وڵاتەیان داگیر کرد و شێخ جابر ئەحمەد سوباح و گەورە بەرپرسانی کوێیت بۆ سعودیە هەڵاتن. کێشەی سەرەکی عێراق و کوێیت لە سەر سنوور و بەرەمێنانی نەوت و قەرزە کەڵەکە بۆکانی عێراق بوو. هەرچەندە بەشی هەرە زۆری وڵاتانی جیهان داوایان لە سوپای عێراق کرد لەو وڵاتە بکشێتەوە، بەڵام سەددام پاش چەند ڕۆژێک کوێیتی بە پارێزگای ژمارە 19 عێراق ناساند. الكويت عراقية والآن هي المحافظة 19 في العراق. سەدام لە شەڕێکی 8 ساڵەدا لەگەڵ ئێران هاتبووە دەرەوە، سەرەڕای شەکەتی خەڵک و سوپاکەی، بەڵام گوێی بە هیچ نەدا و نەکشایەوە. پاش 7 مانگمانەوە لە کوێیت ئەمریکا و هاوپەیمانەکانی ئۆپەراسیۆنی گەردەلوولی بیابانیان ڕاگەیاند و پاش 6 هەفتە بۆردومانی ئاسمانی بە هێرشێکی 4 ڕۆژە تا ڕۆژی 28 شوباتی 1991 سوپای عێراقیان لە کوێیت وەدەرنا. با پێی مەزەندەکان لەو شەڕەدا سوپای عێراق لە نێوان 70 بۆ 200,000 سەربازی لەدەستدا و 300,000 سەربازی بریندار بوون و 30,000یش با دیلگیران. ئەمە سەرڕای لە ناوچوونی 4,000 تانک و 240 فرۆکە و هەموو کەشتێ سەربازیەکانی.